وەختتان وەخێر خەڵکی کوردەوار و میدوارم لە هەر کوێهەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەوڕۆ دیبەیتێکمان ئەوێت کە ئەتوانێت بەشێک لە مانیفێستەکەی ئاخێز تەفسیر بکاتەوە و هەروەها ڕەبتی هەست بە دیبەیتگەلە ساڵانە ڕابردوو لە بەرنامەگەلێکا کە لە سەرزەمینە ئێمە بوو. ئێوە ئەزانن کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەووەڵین جەریانە ئینقلابی واقعی ئەم سەرزەمینە بوو کە مێتۆدە مبارزەکردن نەوعە خوێندنەوەی فعالیەتە سیاسی کولەن ئاوەژوو کرد و ئەو شتەی کە بوو بە کلیشە بوو بە باو لە ناوە مردمە ئێمە ئاڵوگۆڕێکی بنیادی بەسەرا هاورد. یعنی ئەوەی کە لە نێوە ڕۆژنامەکان و ئەوەی کە لە نێوە میدیاکان و ئەوەی کە لە ڕێگەی موئەسسەسات و نەهادگەلە جۆرا و جۆرە ناوە ئەم سەرزەمینە بڵاو ئەکریاوە بوو بە کلیشەیە سەرزارە خەڵکی. خەڵک پێیوا بوو مبارزەی سیاسی یعنی ئەمەی کە خەبەرە ئێعتسابە یامانگرتنە کارگەرانە شارداریە موژش بڵاو بکەنەوە، یا ئەوەی کە معلمین هاتگن و مامۆستایان مانیان گرتگە لەبەر ئەوەی موچەی زیاتریان گەرەکە یان حقوقە زیاتریان گەرەکە. من لە تەیە ئەم دیبەیتگەلە مەجبورم متەرادفگەلە جۆرا و جۆر بەم لە پشتە و کەلەمەکانە بۆ خاترە ئەوەی کە ئەوانەی لە جوغرافیای جۆرا و جۆرە ئەم سەرزەمینە ژیان ئەکەن منزورە ئێمە لە بەکاربردنە کەلەماتێکا کە بەکاری ئەوەی تێبگەن تا ئەوەی کە بتوانین. ڕۆژانە ڕابردوو ئێمە مواجه بووین تەکە جەژنە ڕەمەزان و دیسانەوە ماجەرای توریزم لە ناوچەکانە قەومی ئیتنیکیە کورد. ئێمە ساڵانە ڕابردوو لەسەر ئەم مەقولە قسەمان کردبوو. کارە مەتنە شەفاهی ئیلهام بەخشیە بە مردم ڕوو لە توودەیە مردمکردنە و دوو قوتبی کردنەوەی جامعەس. بۆیە تۆ لەگەڵ ئەقڵە سەلیمە مردمە سەرکارت هەست. ئەم ئەقڵە سەلیمە مردمە هەر کەسێک و بە جۆرێک و بە گوێرەی پێگەیە کەواتە بە گوێرەی شخصیەتێکە بۆ خۆی تعریفی کردگەسە و بە گوێرەی تعلیم و تەربیەتی کە کریاگە میزانە تەئسیر گوزاریەکەی فەرقەکە. ئێمە بە هەر دیبەیتێک توانیگمانە سرنجە عیدەیەک ڕابکێشین و هەر دیبەیتێک مشتریە خاسە خۆی بووگە و بیسەرە خاسە خۆی بووگە. هەر بۆیە ئێمە محاولەکەین ئەم داستانە تەعقیب بکەین، داستانێکی توولانیە بێت کە من پێم وایە بتوانم کۆرنۆمەتری بیخونجێنمە ناوە ئەم دیبەیتە و عەتفی بکەم بە ماسەبەقە دیبەیتگەلەتر و ئەوانەی کە بەردەوام توانی گیانە دیبەیتەکان گوێ بدەن. سەردەمانە حکوومەتە شاهنشاهی و کۆرپۆرەیشنە یەهودە ئێرانی کەسێک بوو بە ناو سەیکەریم. سەیکەریم کاری ئەمە بوو کە لە بەشە زوانی و فەرهەنگی حەملە بکات بە ئەنچێ کە مقاومەتە مردمە لە بەرامبەرە پرۆژەگەلە ئەم کۆمپانیگەلە ماسک دەوڵەتیە. یەکێک لەو جۆکانەی سەیکەریم ئەمە بوو. ئەیوت تارانیەک ئەسفەهانیەک وەڕەشتیە گەرەکیانە بازی گۆڵف بکەن. تارانیەکە ئێژێ من چێوەکەی تێرم، ئەسفەهانیەکە ئێژێ من تۆپەکەی تێرم، ڕەشتێکە ئێژێ برار من قبول نەدارم، باز سوراخش ئوفتاد بمە. سەیکەریم و دەوڵەتی یەهودە ئێرانی تەلاشی ئەکرد شمالە ئێران
شمال ئەم کۆرپۆریشنە ئێرانیە بکات بە مۆڵگەیە توریزم مقاومتگە لە مەردەمیتیە بکوژێ بۆیە لە ناوە جۆکەکانیا خەڵکە شمالی بە مەردەمە بێغیرەت وەک گەوات پێناسا کرد. کابرای ڕەشتیش لەگراوتی من قبوڵم نییە دیسانەوە کوناکەتان دا بە من. ئیتر ئەمە چه تعبیرێکی لێ ئەکەن هەمان تعبیری لێ بکەن کە خەڵک پێەکەنی. بەو نکتەیەی کە بەلاخەرە ڕەشتیەکان بێغیرەتن و ژنەکانیان ئەدەن بەکرێ. وتی من قبوڵم نییە و دیسانەوە کوناکە کەوتە پێی من. ئەگەر بنواڕن بە ئەوزاعێکا کە لەم سەرزەمینە حاکمە ئەگەر قیاسە سەرزەمینە کوردەوار و کۆمپانیگە لە ماسک دەوڵەتیەکەیان لەگەڵ مابەقی جەهانا بکەن وا دیارە کوناکەی جەهان ئێمەین. ئەمە نکتەی ئەووەڵ. هەر لەم سەرزەمینیشە لە بەشە قەومی ئیتنیکیەکە ئاخرین مقاومەتەکان ئەمەسە کە کوناکە کوردە. ئەم کوردە قەومی ئیتنیکیەسە و ئێشێ بارە ئەم کونا بخرێتە ملە ئەوان. بۆ تێگەینە ئەمە ئێشێ ئێمە وەزعیەتێ کە ئمڕۆ واینە ناویە بەڕەسی بکەین تا بزانین چه اتفاقی خەریکە ئەکەفێ. بزانن ئێمە مواجه هەوین لەگەڵ کەسانێکا کە ڕوو ئەکەنە ئێمە پێیان وایە ئێمەش ئێشێ وەکو مابەقیە خەڵکی کە خەریکی فعالیەتی انتخاباتی وکالەتین ئێمەش ئێشێ محاولە بکەین لەم بازاڕە انتخاباتیە بۆ خۆمان عەتفێ عاتفەیە سرنجێ پێگە بازاڕێ ڕەوایی کالایەک بدۆزینەوە تا ئەم مەردمە حەزمان پێ بکەن. ئەمە سیاسەتە سەرمایەداریە جەهانیە کە مردمی متەوەقع لە ئەوج بێدەسەڵاتیە لە ئەوج نۆکەریە بە مردم ئێژێ تۆ مهمیش هەیە. تۆ ئەحیانەن مهمی و تۆ چتگەلێکت هەست کە ئێمە قرارە لێتی وەربگرین تۆ نەزەرت هەست تۆ ئینسان مهمێکی تۆ سەلیقەت هەست و تۆ ئەتوانی بەخستنە ئەرێ یانەیەک لە سنووقێکی دەنگدان چارەنووسە خۆت مشەخەسکەی. ئەمە گشتی تۆڕەهاتە. ئەمە گشتی دانە و وەحمە بە مردم. ئەمە مردم لە سیاست دوورۆکردن لە ئابووری دوورۆکردن و مەشغوڵە لە وەڕین و وەهم پێدان کردنە. ئاسانی شکارێکی ئاسانە. هیچ ئینسانێ پێی خۆش نییە مەسئولیەت هەڵبگرێ. ئەسڵ گەورەیە ئەساسیە ئەخلاقی دەبێت لە هەرجێگەیەکی دنیا هەڵگرتنی مەسئولیەت لە زەرورەتا بێت. بەڵام هیچ کەسێک مەسئولیەت لە زەرورەتا هەڵناگرێت و ئەم ئەسڵە ئەخلاقیە ئەنێتە سەر جێگەی خۆی. بزانن فەرق ئێمە لەگەڵ حەیواناتە ئەمەسە کە ئێمە مەوجودێکی خۆ ئاگاین بەخۆ و ئاگاهین بەسەر ئەوەی کە ئەم ژیانە پڕە لە ئاشوو ئەم تەبیعەتە جۆرێکی ترە و ئێمەمانان ئەتوانین بە ڕەسینە بە دووگانەیە لە ناوە دڵە خۆمانە پێگەیەک دابنین حرەکەتێ بکەین تا لە دڵە ئێمە مەوجودێک بێتە دەرەوە کە فەرهەنگی وە سیاسیە. کەواتە مەوجودە تەبیعی هیچ ئەرزشێکی نییە. یعنی کۆمەلگایەکی بەدوی وەحشیانە یعنی مردمانێک لەگەڵ تەبیعەتا یەکێکن وەکو ڕەشپێسەکانە ئافریقا وەکو بڕێک لە سوودپێسەکان کە هیچ ئاگاهیەکیان نییە بەس فکر ئەکەن خۆیان تاقانەیە ئەم دنیا و لە تەبیعەت بەرترن و بڕێ جادوگەری و مادوگەریان هەست. ئەمانە هیچ پەیوەندگەلێکیان بۆ مهم نییە. مەسەڵەن چون ئوسولە ئەخلاقیان نییە دایک و باوک و خۆیشک و براو چه لە ڕەوابەتە جنسیە چه لە ڕەوابەتە عاتفیە بۆیان مهم نییە. مهممانەوەی خۆیان و زندگیکردنە خۆیانە. لەذا خۆیشک ئەفرۆشن دایک ئەفرۆشن لەگەڵ خۆیشکا ئەخەفن لەگەڵ دایکا ئەخەفن وەکو کاوەڕ یەکتری سەرەوڕن قوربانی ئەکەن. ئەمانە وەحشین. لە منزەرە کێ وەحشین؟ لە منزەرە ئینسانێکی سڤیلایزدی متەمەدن نە بە معنای سەرمایەداریەکەی.
بمعناي کە ئێمە لە سەرزەمینە کوردانە بەکاری ئەوەین بمعناي ئائین کوردان يعني إنسان قليك كبزرورة إنساني خويان بيان بردقا إنسان قليك أكون ناو فرايندي كيبون وإنسان قليك أتوانا كوملقايك إنساني جياني تيا ممكن بكن بر أساسه گزار لبزي برو آئین كردان كإنسان كان تيانا مخيرا اختياريان هس آزادا وسرورا ودا صلاة دار پس مرۆڤ تەبیعی مرۆڤ یا بوونەوەرە حەیوانیە هیچ ئینسانێکی تر لە بەرامبەرە ئەمانە ئیحساسە مهمی و گرنگی ناکە هەر بۆیە سپی پێسەکان وەختی ئەڕۆشتن مابەقی دنیایان تەماشاکرد ئەیان و ئەمانەوانە مەرحەلەی حەیوانیە ئێمە متەمەدنیان ئەکەین بە زۆر متەمەدنیان ئەکەین ئەمرن برسیانە کاول ئەون بە کۆیلێتی ئایان کێشین مهم سەری ئەوەسە ئێمە لە حەیوانیەت دەریان تێرین ئەوە بوو مەسیحیەتیان پێیان ئەدا و ئەیان کردن بە کۆیلە مەسیحیەتیان ئەدا ئەدیانی ئیبراهیمیان ئەدا و ئەیان کردن بە کۆیلە ئەگەر ئێمە لەمانە تێ ئەگەین ئەو جارتینە سەرە مەقتەعێک کە دنیای ئەمڕۆژە ئێمەی دروست کردەگە مەقتەعێ و ورد و دەرسە ئێمە بەحسی یەکەین مرۆڤە سەردەمبوون سەردەمیەکەی خۆی لە دەرکە تاریکیەکانە سەردەما ئەنوێنێت ئەوەی کە مەسەڵەن پەیمانە حەیدەری سەردەمە ئاخێزیان سەردەمن ئەوە نییە کە ئەتوانن لە مۆبایل کەڵک وەربگرن ئەپە تیکتۆک ئەناسن ئەزانن فڵانە ماشێن چی هەس و مەوەسەفاتە تازەی چییە فول سیستەم بوون یعنی چی نا یا ئەوەی کە ئێمە لە تەجمیلات و لە کۆزمەتیک سەرجری و لە ئەمەڵە جەڕاحی سەر دەرتێرین جەڕاحی پلاستیک مەسەڵەوەی کە بڕۆین لوتمان قنجۆکەین و لچمان زلکەین و بە قەوڵە خەڵکە حەلیم بڕۆین قژمان شەتڵکەین و چوزانم خۆمان داخەین و سەر لە نوێیەکێکی تر دروستکەین و بە جەڕاحی سەردەم بوون ئەمە نییە سەردەمی بوون ئەمەسە تۆ لەم دنیا وا خۆی فرە خاس ئەنوێنێت خەتەرەکانی تێبگەی تاریکیەکانی تێبگەی بزانی چه مەزەڕاتی کێس بزانە تۆ دارویە کەشفەکەی بۆ لە بینبردن نەخۆشیەک لە کناریە گەرەکتە بزانی ساید ئەفەکتە ئەم داروە چییە تۆ ئەم داروتە دروست کردگە فڵانە نەخۆشی چارەکە بەڵام لەولاوە نەخۆشیەکی ترە پێدا کوشەندەتر لەمەی کە گەرەکی چارەیکە بۆیە مهمە کە تۆ لە تاریکیەکانە سەردەمە خۆت تێبگەی ئێمە بە قۆناغگە لە جۆرا و جۆرێکا لە ژیانە تاریخی و ئەجتماعیە خۆمان لە تەیە سێسەدەیە ڕابردوو تێپەڕیگین بەڵام کەمترینیان ئێرادەی ئێمەی تیابووگە بۆیە ئێمە ڕەوەند تەبیعیە کە مەشیایە تێی بکریایە تێیمان نەکرد تا بتوانین ئەهرۆمگە لە فشارە خۆمان تعریفۆ بکەینەوە بە گوێرەیە تەمەدونە خۆمان ئێستا من گەرەکمە چاوێک بە ما بخشێنم مەسئلەیەک لەمە تەرحکەم بزانن ئێوە مادام لە دەورانە سەرمایەداریە زندگیەکەن مهمترین و گەورەترین نەغدێک کە بە سەرمایەداری کریاگە نەغدێکە کە مارکس بە سەرمایەداری کردگێسی تا ئەم دەقیقەیشە ئاغایانە سەرمایەدار لە هەر کوێ کەم تێرن لە هەر کوێ تووشە قەیرانە گەورە ئەون سەر لە نوێ دووبارە دەست ئەکەنەوە بە خوێندنەوەیە مارکس وەکو بحرانگەرە ساڵە 2001 و 2008 و 2014 کە ئێمە دیمان و واڵ ستریت کەوتە خوێندنەوەیە ئاسارە مارکس
ئەم ئستدلالە کە مارکسیزم لە بین چوو هیچکوێی نەگرت ئەمە شتێکی باتڵەوە بەو معنە نییە کە ئستسمار لە بین چووگە برسێتی لە بین چووگە کاولیە بەشەر لە بین چووگە هیچ کام لەمانە لە بین نەچووگە خراوتر و خراوتر و قوڵتر و ئەمیقتر بووگن وەلێ ئەمەی کە بووچی ئەو خوێندنەوە کە ئاغای مارکس و ئەو پێشبینیە کە ئاغای مارکس کردی نەهاتەدی ئەو داستانێکی تری هەست کە ئێمە لەوێ نەقدمان کردگەسە و لە ناوە مانیفێستەکەی خۆمانە ئیشارەمان پێکردەوە لە توو لە ساڵانە ڕابردووشە ئیشاراتێکی ترمان هاورگەسە سەری بزانن خودە سەرمایەداری ئەو ڕەوەندەی کە مارکس بەحسیەکات بە قۆناغێکی توولانیا تێ ئەپەڕێت و بورژوازی خۆی لەبەرەوە ستەم لێکریاگە بەدەسە فەئۆدالیزمە ئوروپا بەرەبەرە قودرەت ئەگرێ و بەرەبەرە بە ڕەفتارە ئینقلابی خۆی زاڵ ئەوێ و ئاخرین نەهاتگە لە فەئۆدالی لەبینەوە بۆ دەرکە ئەمە تۆ ئیشە تاریخە ئوروپا بزانن وەی کە تو بێ بڕۆی ئەنچێ مەتنە ئوروپایەکان نووساگیانە بێریتی لە جامعەی ئێمە تەتبیقی بکەی نەجواو ئەداتەوە نە بە کەڵکتێ ئیلا لە مەسیرە نابودیە مەردمانەوێت ئیلا لە مەسیرە نابودیە مەردمانەوێت و ئێوە ئیشێ بزانن هیچ تەلاشێک بۆ دەریافتە حەقیقەت لەلایەنە متەفەکرینە ئوروپایی سوورەتی نەگرتگە بەڵکو گشتیان سفارش پێدریاگ بووگن بۆ هەدەفێکی مشخص تئوریزە بکەن شرایطە موجود و پێشبینی بکەن شرایطە مەطلوب ئللا ئەمە حەچێکی تری نییە و یەک نەفەریتیانی یەکە هات بێم کاری کردێ لەم وەسەتە یەک نەفەر بەناوە کارل مارکس و فرێدریش ئێنگلس لە کەناریا بە شوێنە گرتنە دەسەڵاتن بۆ خۆیان و بۆ ئەو مردمەی کە ئەوان پێی ئێژن پرۆلەتاریا و گەرەکیانە لەم هێزە هێزێکی ئینقلابی دروستکەن کە بتوانن قدرەتە سیاسی پێ بگرن تێمە سەر ئەم داستانە بزانن مارکس بە سۆسیالیزمەکانە بەر لە خۆی ئەوڵەن مەفهومە سۆسیالیزم مەفهومێکی لە 1820 دەست پێکریاگە بە سۆسیالیزمە تەخەیولی بە سۆسیالیزمە مەسیحی بە سۆسیالیزمە بورژوازی بە سۆسیالیزمە فڵان و بیسان ئاڵمانی تعبیرەکەن و ڕەدیان ئەکەنەوە و بە خۆیان ئێژن سۆسیالیزمە عیلمی بۆ ئەم کارە ئەکەن بزانن ئەمانە نەسیحەتکەرە ئەخلاقین مەسەڵەن سۆسیالیزمە مەسیحی نەسیحەتگەرە ئەخلاقیە بە بورژوازیە ژیبی کە لە ڕێخوا بەشی ئێمەش بەو ئێمەش بەنەی خواین و ئەی بە ئێمە کەممان بوێت و خراوە ئێمە برسیمانوێت و خوا هەڵی ناگرێ و تەوەجۆکەن ئەمە نە بورژوازی ئەواتە دواوە نە حاڵە ئەم مردمە فەقیرە ئەحمەق کریاگە خاسەکە ئەو تێ ڕەوەندێ بەحسەکە لە ماتەریالیزمە دیالکتیکە بەحسی ئەکات و لە تاریخێکا کە بەحسی ئەکات ئەگەیتە مەقتەعێک کە تاریخیشی بویسێت یعنی گەیشتنە بە کۆمەلگایە بدونە تەبەقە ئەو ئێژێ ئەمە سەیرە تاریخە ئاغی بورژوازی پێت خۆشوێ پێت ناخۆشوێ حەز بکەی حەز نەکەی گردنە ئەتەقی ئەمە تاریخە تۆ بەرەو نابودیەوە تۆ قۆناغێکی گوزاری بەرەو جامعەیە یوتوپیایی و تەرەقی و پێشرەفتێکێشێ دروست بکرێ وەویش جامعەی کۆمۆنیستیە بۆ ئاغایانە کارگەریش تێت فۆرموڵێکی علمی لە شرایط عینی و واقعیە خۆیان بەحسەکە ئێژێم شرایطی ئێوە واینتیە ئەمەی کە پێی ئێژن سەرمایەداری فەرقە کۆمەدەتی کالا تەکە بەرهەمەکەی جارانەوا لەکوێ فەرقە شتێ بەناو پوڵ لە ڕەوابەتە سەرمایەداری تەکە شتێک قەبلەن پێیان ئەوت پوڵ چییە بۆ ئەو پوڵەی وا
لە دەورانە قەیما پوڵ بووگە ئەم پوڵە نییەوە ئیستە هەس چه فەرقێکی هەسە بۆ ئەوانەی دوێکە پوڵیان بووگە سەرمایەدار نەوگن ئیمڕۆ ئەمانەی کە پوڵیان هەس سەرمایەدارن قدرەتیان هەس سەرمایەدارن فەرق ئەمانە وا لەکوێ ئەو گەلێکی متوجه چیان بکات متوجه ئەمیانە بکات ئەو وەختی ستایش ئەکا لە سەرمایەداری ئێژێت کارێک کە سەرمایەداری کردی نە ئەهرام سەلاسیە مسر نە کاناڵە جۆ ئاوەکانە ڕۆم نە هیچ کام لە ئاسار گەورەی تاریخی ناتوانێت تێکیان ڕقابەت بکە سەرمایەداری سابەتی کرد ئەم عەزەمەتە کە کەوتکە سەرڕێ مەحسوڵە کارە کۆمەڵایەتی ئینسانە و هێزە کارە کۆمەڵایەتی کە ئازاد بکەیت چیە خاتە دەرەوە لە ئیدامەیە داستانێکا کە ئەیدام خەریکە بە کارگەر ئێژێت ئاغای کارگەر ئەم مەحسوڵە ئەم سروەتە ئیجتماعیە دەرئەسەرە کارە ئێوە و ئیجتماع بەدەستێ ئەم شەرایطە ئێوە واینە ناویە کەسیفترین شەرایطە ئیستسمار و نابودیە ئینسانە ئێوە و حەق ئێوەس کە مالکیەتە تەولیدات و مەحسوڵات ئیجتماعی خۆتان بگرن دەستی خۆتان تا کۆمەڵگایە بێتەبەقە دروست بێت تا بەشەرێک کە مەیلی لە پێشکەوتن و گەورەبوون و تەرەقیە بگاتە حەدە نەهایەتە خۆی و جێگەی ئاخرە خۆی قسەی مارکس گشتی ئەمەسە لە میشە ناپاڕێتەوە لە کەس ناپاڕێتەوە ئاسڵەن ئەژێ ئەو شەرایطەی کە سەرمایەداری دروستی کردگە خۆی ئەسڵحیە نابودی خۆی تەولید کردە ئەیواتە کوێ ئەیواتە فەقر و تەنگدەستی و شەرایطە غەیرە ئینسانی و کۆنتڕۆڵ و سەرکوبە ئەکسەریەتی جامعەیە کە ئەوێتە پرۆلتاریە پس لەگرا ئەو ناوێتە قوڵوان و ساقەی کەس هەم بە سەرمایەداری ئێژێت و تاریخەن مەحکومی بە نابودی هەم بە تەبەقەیە کارگەر فێر ئەکات کە کار چییە کالا چییە شەرایطە ئەو چه شکلیە ئەرزش وا لەکوێیە ئەرزشە مبادلە چه شکلیە ئەرزشە مەسرەفی چه شکلیە ئەمەی کە پێی ئێژن کالا و کۆمەدەتی چۆن تێتە دەرەوە نەقشە ماشین چییە نەقشە دەستمۆز چییە تەمام ئەمانە تعریفەکاتەوە بۆ خاتری چی ئەم کارەکە بۆ خاتری ئەوەی کە لەم ئاغای کارگەرە بێ هەمە چیزە هەستە قیام و قەستە قیام دروستکە تا شەرایط موجود لەبین بووە ئیستا من ئەگەمە مەقتەیە کە گەرەکمە بڕۆ بەناوە ئەقڵە سەلیم لەناوە ئێرانیەکانە بوو گەسە و باو ئەم نۆکەرە ڕعیەت زانەی کۆمپانی های ماسک دەوڵەتیە ئێران و عێراق و تور بوو گەسە و باو ئێژن ئێوە گەرەکتانە سەر لە نوێ چرخ اختراعکەنەوە ئاگیان سەرمایەداری سەر لە نوێ چرخی اختراع کردو سەرمایەداری تەمامە ڕەوابەتە پیچیدەیە بەشەری لەبین برد تەمامە ساختارگەری کە بەشەر دروستی کردبوو لە ئوروپا بەشەرە منقادە ئوروپایی گشتی لەبین برد ڕەوابەتە خانەوادەی لەبین برد تعریفە هەرچیشتە گۆڕی تعریف ڕەوابەتە عاتفیشی گۆڕی چه بەڕسێ بە مناسباتە مادی گشتی سەر لە نوێ اختراع کردو چۆنە بۆ سەرمایەداری ئیرادێکی نەبوو سەر لە نوێ چرخ اختراع کاتەوە چۆنە بۆ مارکسیزم ئیرادێکی نییە کە ئاگاهانە جامعەیەک سەر لە نوێ داڕژێنێتەوە ئەها ئەم چەپولە ئەحمەقانە بەناوە چەپ لە ئێرانە هەر ئێژن ئاگاهیە تەبقاتی ئاگاهیە تەبقاتیدان یعنی چی یعنی تۆ گەرەکتە بنیادەن جامعەیە هەڵتەکێنی و سەر لە نوێ ئاگاهانە جامعەیەکی تر
داڕژێنیتەوە. ئەمە یعنی چی؟ یعنی زەربە سفرکردن نه؟ ئەم قسە ئەحمەقانەی وا ئەم کوردە قەومیەتین کێ فێر بووگە هەموو شتێ زەربی سفرەکرێتەوە. جا تۆ ئەم قسە لە کێ ئەبیسی؟ لە کەسێ وە خۆی ئێژێ ڕووناکبیر، توولە حیزبی، پرۆفسۆرە دانشگا، خەیچەکەر و خنجەکەرە دەرس خوێن. دێکاورای کاول، تۆ خۆت دائیمەن لە ڕەوەندە سەرمایەداریە بە تایبەتی لە قۆناغە نەئۆلیبرالیزمە کارت ئەمەسە زەربە سفرکەیتەوە. مارشال بەرمن کتاوە نەقدە مۆدەرنیتەی خۆی بەم جوملەیە کاپیتالە مانیفێستە دەست پێکە. هەر ئەوەی کە سەخت و ئوستوارە یعنی جامدە ئەتاوێتەوە ئەڕواتە ئاسمانگە، ئەوێ وە تەم و ئەڕواتە ئاسمانگە. دێمە زەربە سرفن نییە چییە؟ خب پس تۆ یەک جەمعیەتێکی ئەحمەق کریاگە هەست کە وەختی لە مەواجهەتەکە نەقدم بنیادینا قەرار ئەگرێت، حکامان فێریان ئەکەن بێژن ئەوە بوو زەربی سفری ئەەکەیتۆ. خۆیشی تا دوێکە پیاگ و ئەمڕۆ بوو گەسۆ گەوات، تا دوێکە باشەرەف و ئەمڕۆ بێشەرەفە، خۆی 20 جار خۆی زەربە سفر کردگەسۆ. من خەڵکم لەبیرە لەم سەرزەمینە بە شەرافەت بوو، ئیستەوا لە ئەوجە بێشەرەفی و گەوادیە. من لەبیرمە، کاورام لەبیرە، 43 ساڵمە، کاورا خۆی 20 دەحفە زەربە سفر کردگەسۆ. چۆن ئەگاتە ئێمە زەربە سفرکردنەوە کارە خراوێکە؟ هەڵتەکاندنە بنیاد و سەر لە نوێ دانانەوەی ئاگاهانەی کارە خراوێکە. بۆ کارە خراوێکە؟ چۆنە ئێوە لە هەرچی ئەرسا هەست ئەم سەر لە نوێ زەربە سفرکردنەوە بۆتان عادیە؟ تۆ ئیمڕۆ دەسێ قەنەفە و مبلەسێنی، ساڵێکی تریژی لەەوە بە کەڵکنایوشتی تازە تەراتکە و فڕی ئەدەی زەربە سفریەکەی. تۆ ئیستە مۆبایلێک ئەسێنیت، ساڵێکی تر فڕی دەدانێتە تازە ئەسێنی، هەر لە خۆیوە بۆ زەربی سفریەکەی. ئەم مقدماتمە وت سرنجتان ڕابکێشن بە سەیرە تەحولاتێک ئێوە تەوەجوهی پێ ناکەن، سرنجی پێ نادەن، بۆتان مهم نییە. مارکس وتی کارگەر ڕۆژ و ڕۆژ کاولترەوێ، 160 ساڵە پێش دەڕازەکە ڕۆژ و ڕۆژ کاولترەوێ. ئەوەی کە تۆ ئمڕۆ حاڵیت نییە فکرەکەی چوون ماشینی وا لە بەردەستا و ئیمکانات مەسرەفی هەس و کالا مەوجودە تو حاڵە خاسە، ئەمە سەمەرەیە تەکنۆلۆژیەکە کە بەشەریەت تەواوەندەسی پێیا کردە. ئەمە سەمەرەیە تەولیدە ئەنبووهە، ئەمە سەمەرەیە نەزمە سەرمایەداری نییە تو حاڵیتە. ئەگەر نەزم سەرمایەداری نەوایە ئەم میراسە تاریخیەی بەشەریە ئمڕۆ احتیاجی نەو کاوراوەکو گەماڵ کارکە. هەفتەیە 10 ساعت کاریە کرد، تەواوە مردمەم کوڕەی زەمینە. تۆ بۆ حاڵی ناوی، تۆ بۆ فکرەکەی ئەمە سەمەراتە سیستەمێکە کەوا لەسەرتا، مدیریەتە سیستەمێکە کەوا لەسەرتا. تۆ بۆ وا فکرەکەی لەبەرەوەی وا تفیان کردگەسە ناو زەهنە. بۆ تۆ ئینسانێکی تەریدەی ئەتۆمیزە کریاگە بێدەسەڵاتی وا ئەوەنەی پوشێ بۆ خۆت ئەرزش قائل نیە. بابە لەم ئوروپا و ئەمریکا پەدیدەیە کەس بە ناوی تێغزەنی، بە ملیۆن ئینسان لەم ئوروپا و ئەمریکا تێخا لە خۆی، نەک بۆ خاتری ئەوەی کە شێتە، شێت نییە، تێخ لە خۆی تا گەرماوی خوێنەکەی خۆی بە ئەم سابت کە ئەم مەوجودە حەقیقیەکە، واقعیە، مەوجودە تەوەهومی نییە، خیاڵ نییە، زێنگە، بەشەرە، هەس، تێخ لە خۆی.
بڕۆن ئاماری کە خۆیانەی دەنەدەرۆ تەماشایکەن بێنە ئەم ئوروپا تەماشای کەنیش کە 14 ساڵە و 15 ساڵەکەن دەسی هەڵداگەسە و 1 ملیۆن تێخی داگە لە قەیڕانی و لە قەی دەسی تۆ فکرەکەی شێتە پس وەزعەکە خەیلێ کاولترە لەوەی کە تو فکر ئەەکەی ئیستا با بێنە سەرە خۆمان ئەگەر سەرمایە مەحسوڵە کارە ئیجتیماعیە ئەنباشت مەحسوڵە کارە ئیجتیماعیە دەرنەتیجە قودرەتە وڵاتێک مەحسوڵە کارە مەردمانە ئەم سەرزەمینەسە ئەنباشتە سەروەت لە سەرزەمینە ئێمە مەحسوڵە چییە کارە ئێمە مەحسوڵە کارە ئێمەس یا مەحسوڵە فرۆشتنە مەنابع تەبیعیە کامیان خۆ 400 ساڵ بەسەر سەرمایەداریە گوزەری ئێمە لە سەرزەمینە کوردەوارە هەنووز هێزە ئیجتیماعیە کارێکمان نییە کە سەروەتی پێتەولیدکەین و ئەزئانە مەردموێت بەڵکو ئێمە بەم گشتە قۆناغە کە تێپەڕیگین بێ هەمە چیز کریاگین هیچ و پوچ کریاگین کاول بووگین دەوڵەتە کۆمپانیان بە سەرمان و سوار کردگە هەنووز کە هەنووزە شتێکمان بەناوە هێزە ئیجتیماعیە کار نییە کە تەولیدە سەروەتە ئیجتیماعی بکات ئەی چیمان هەست نەفتمان هەز ئەیفرۆشین خەڵوزی بەردمان هەز ئەیفرۆشین سەنگە ئاهەنمان هەز ئەیفرۆشین مەعادنمان هەز ئەیفرۆشین نەفتمان هەز ئەیفرۆشین ئێمە نایفرۆشین کۆمپانیەکان ئەیفرۆشن پس ئێمە لە ئەگەرە ئەوەی کە دەوڵەتێکی شلابووین دەوڵەتێکی مەردمی دابنین هەنووز کە هەنووزە کارە ئیجتیماعیمان نییە کە تەولیدە ئەنباشتە سەروەتمان بۆ بکە ئێمە ئەکسەرەن یا کارە بۆڵشت ئەەکەین کارە بێمەسرەف یا دەستفرۆشین یا دەڵڵاڵین یا خەدەمات ئەفرۆشین و حەچێکمان نییە کە بنەمای اقتصادی لەسەرا دابنین ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ ئەوەڵین جار لە جەهانە لە دەرەوەی ئەم ڕەوایەتگە لە ئەحمەقانەیە تاریخە خەتیە مشتێ ئەحمەقە بەناوە نۆکەرانە دەوڵەتانە منتەقە و بەناوە کتێوهای تازە چاپشدەیە وەکو شەرەفنامە و کەسانێک وەکو هەژارە موکریانی و ئەم جۆرە ئەحمەقانەی کە باس لە تاریخە سەفەویە و باس لە خانە لە بزەڕینەوەمانەکەن ئاخێزە کوردەوارە سەربەخۆتی سەرزەمینە کوردەوار بە هێرشە کالاکان فەتح بوو بۆ ئەوانەتان وە هەنووز کە هەنووزە تەفەکر چەپ ئەناسن هەر لە ناوە مانیفێستەکەی کۆمونیستە ئێژێ سەرمایەداری بۆ نیازە بازاڕە خۆی بە تەمامە دنیا تەحمیلەکە بۆ متەمەرکزکردنە بازار دەوڵەت دروستەکە کێ دروستیەکە سەرمایەداری چۆنە یەک نەفەر بێجگە لە ئێمە باس ڕەوەندە داگیرکاریە ئێمە لە پرۆسەسە سەرمایەداریە ناکە چۆنە هیچ کەس نایکا ئێمە یکەین کە تەکە شەرایەتە عەینی و مادی ئێوە ڕوبەڕوە ئێمە بە کالاگیریین بە توتون تەماکۆ شەکەر تریاک وەچا بەم پەنج کالاگیریین لێو دووە پارچەی هەرزان ئێمە بەمانەگیریین با خەڵکی ئەو سابوتە تەماکۆ مەکێشە بۆ نەکێشم ئەزی پێکەم و شتەقەشەنێک و چای مەخۆ دێ چای نەخۆم چی بکەم و شێتەوە
قاوە مەخۆ دێ قاوە نەخۆم شێتەوە و قاوە مەشروب بە مسڵمانانە و نەیخۆم خۆ چی بکەم وەکو چی وەکو ئەوەی کە ێژی کاورای کاول کۆڵبەری مەکە دی برسیمە و دەینا نییە بیخۆم و دیژنم ناڵم هەسوو دێ کارخانە نییە و دەی مردم لە برسیانە و دەی چی بکەم کۆڵبەری مەکە ئێژی وە کاورە ماڵە ماوە کرایە مەیکەوە توریست بازی ژی دەی پارەم نییە و پولم نییە و چی ئیرادی کێس و شەوێ ماڵەکەمە دەمۆکرایەوە 2 میلیۆن تومەن و چی ئیرادی کێس و بۆچی وەحقە خۆمەوە مردمێشە پول دەربێت و لە کوێنان بخوا وەحقی خۆیسی من ناوە ئەم دیبێت من یاگە توریزم تۆپخانەیە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهودە ئێرانی ئەم مقدماتمە بۆ یەوت چون ئێمە نائاگاه و جاهلین مەجبورین ئەم ڕەوەندە بەحسکەین تا تۆ حاڵی بوێ قسە ئێمە چییە هەر لە مانیفێستی کۆمۆنیستە مارکس ئێژێ کالای هەرزانە سەرمایەداری تۆپخانەی قودرەتمەندە سەرمایەداریە کە دیوارە چینەکان لەبینەوە ڕازەکە لەبینی برد بەزانە مارکس لە چۆنیەتیە تەحمیلە شەرایەتە سەرمایەداری ئەسڵ قسە ناکە چون مارکس فکرەکە ئەمە ڕەوەندێک و شتە خاسێک و سواری بووین بەر ئەساسە نەزەریەی مارکس قۆناغە بەعدی کۆمۆنیزمە بۆیە مارکس لە خۆی لادالەوە ئێژێ با لەمە تێپەڕین دەورە بەعد منە بەڵام ئێمە هەر لە گرایی گرین خەتایە گەورەی مارکس وا لە ئەمە تەماعە ئایندەیە کە فکرەکە ئازانە خۆیسی چاودا ئەخا بەسەر ما بەقیە ئیستەیە کە هەست تۆ تێتە سەرزەمینێ مردمێک لە مالکیەتە جەمعی ئەخەی لە شێوەیە مناسباتە ئیجتماعیە کە ژیانیان بۆ ممکن ئەکا بەرهەمتێرن مەسرەف ئەکەن پێکەوە وەچاوەچ ئەکەن پێکەوە ئاڵ و گۆڕ ئەکەن لە بەینی ئەوەی کارکردەکانیان لەبین ئەوەی نەک ڕەوەندێک کە ئەمانە خۆیان پێگەیون بۆ فرەترکردنەوەی دەسەڵاتە خۆیان نە تۆتی لەسەر و سوارە ئەمانە ئەوی ئەمانە وردەکەی کە بیانکەیتە مشتری خوات کە بیانکەیتە مشتری خوات ئیستە ئەمانە چیان لێ ماگەسۆ مشتێ بێدەسەڵات مشتێ وابەستە مشتێک سەغیر کە ئەگەر تۆ نەویت ئەمان سەرگەردانەون ئیستە مردمە مەریوان و سنە و هەمەدان و کرماشان تمەنە ئێرانی نەوێ شێتەون ئەی خوا چی بکەن نەوێ شێتەون ئیستە خەڵکە حەلیم دینارە عێراقی نەوێ شێتەون ناتوانن ژیانەکەی جارانیان کرد تەبیعەتە تمەنەکەش وا لە دەسەکێ دینارەکە وا لە دەسەکێ وا لە دەسە ئیدەیەک کارمەند نظامە سڵتە کێشە کار بکامانەیشی کار بکەن کێ ئەرچەکەی مشخەسەکە ئامانە مشخەسیەکە خب تۆ ئێستا مردمێکی بێ مەسرەفی بێ هەمە چیزی هیچ و پوچە هەست خۆیشی ئەزانێ بێ هەمە چیز و هیچ و پوچە لە هیچ کوێی دنیا ئەوەنەی سەرزەمینە ئێمە مردم سواڵە بەڕێزی ناکە گشتی سواڵە بەڕێزیەکە هەرچی پیاگ و ژنە ئەیوێنی پیاک حاڵی خراوە وێلیانی یەکی حەقیقی نییە گشتی ماسا و کەرە درۆزنە سواڵە ئەحترامەکە کورە کاکە ئەحترام لە وجودە گەورەیە ئینسانیە تۆ تێتە دەر نە لە چاپلوسی و ماساو کردن بۆ بە یەکتری ماساوەکەن محیبەت لوسی زوان نییە محیبەت مەسئولیەت هەڵگرتنە بەرامبەر بە یەکتریە لوسکەڵەیە زوان نییە هیچ کەسێ چون مردمە ئێمە بێڕێز کریاگن هیچ دەسەڵاتێکیان نییە خۆیشیان ئەزانن هیچ و پوچن سواڵە ڕێزەکەن تخوا پێم بێژە محتەرەمی تخوا پێم بێژە فرە ئاقلی تخوا بەڕاستی ئێمە گشتمان محتەرەمین نەوەڵا گشتان نامحتەرەمن کاکە قبولکە نامحتەرەمی
قبول کە نامحتەرەمی بەڵکم تۆزی حاڵە خاس بوێ قبول کە بێعەقڵی بەڵکم عەلی خامنەئی تەب نەداتە من لەسەرە قبول کە جاهلی با مەسعود مسەفا نەخوا قبول کە مانە گشتی قبول کە ئائیستە بە بەرچاوە خۆتان دەوڵەتە ئێرانی بۆ دەهەمین جار بەشە قەومی ئیتنیکیە کوردی فەتح کرد نە بە نیروگە لە سپاهە پاسداران نە بە ئارتەش و گول لە تۆپ نە توریزم تۆپخانەیە دەوڵەتە یەهودە ئێرانیە مردمێکت خۆی تێئێژێ کوردستان مەحرومە یە فەرقهایی هەست خۆی ئێژێ دەی تۆ ئێشێ لە خۆت پرسی دەیەگەر ئەمانە شتە خەتەرناکێکە بۆ خۆی ئەترافی بێکە یە فەرقایی هەست بعد جامعەی مەدەنی بۆ تێرێژێ لاو خەڵکی کوردستان قەپەگرن و لە قەئەوەشێن و فیشەک ئەتەقێن و ئێمە تەوسعەی ئابووریمان گەرەکە لاوە ئارامون و مەکەن و تخوا و خوایشتان لێکەم و بوون و توک نەرم و تووڕەممەون و قەپ مەگرن لوسکەون و زەریفون و تا تەوسعەیە اقتصادی بێت تەوسعەی اقتصادی چۆن بێت لە پڕێکە ئەو سیاسەتەی وا تا دەهەی هەفتا بوو ئەیان و قەومی ئیتنیکی کورد ئینسان سەر بڕە و خەتەرناکن ئەو سیاسەتە ئەنرێتە کنار سیاسەتە بوومگەردی دەستپێکە دەمە قۆپان شتە زەریفێکە کوردها مردمانە لووسێکن فرە ناسکن فرە سادەن فڵەت دڵگەرمن فرە میهمان نەمازن کوردە قەومی ئیتنیکیش ئەوە نەخۆی چاو پێی نەکەوتکە وەختە ملە خۆی بشکێنی لە ئەنتەریەکە کە بۆ ئەمانیەکەمان پێی بێژن باری کەڵات و کوڕخاسی ئیستا کاورا ئێژێ من برسیمە و کار نییە و نان نییە بیخۆم و ئەها توریستێتە ئەگرا پوڵ خەرجەکە من ئەتوانم ماڵەکەم بەمە کرێشەوێ 2 ملیۆن تومەن بسێنم کاورای کاول تۆ فکرەکەی لەم سەرزەمینە ئەنبەرنسا یانێ قەرسە قولەکەر ئینحساری هەست ئینحسارە خەدەماتی توریستی سەرمایەگە لە گەورە تێڵن لە دەستە تواوێت تێڵن سوعال ناکەی بۆ لە خوەت وابەستەگانە سەپاهە پاسداران بۆ ئیستە دەیان هۆتێل میهمانسەرا هاستڵ لە مەریوان لێ نادەن لە هەورامانە تەخت لێ نادەن تا تەجمیع تەمامە پوڵێک لە بوومگەردی تێ بڕاتە گیرفانە خۆیان بۆ ئەم کارە ناکەن بۆ تۆی دەهاتی وادار ئەکەن ماڵەکە جێگە ڕاخەی بۆ کاورایە لە شیراز و هاتکە لە مەشهەد و هاتکە کە ئەو ملیۆنێ با بێتە ناوە ماڵەکەی تۆ شەو و تۆ پۆڵە بوێ بۆ ئەوە کارەکە ئەحمەقە نەفەهمە نادانە دانی نییە تەشخیصە بازرگانی نادا بۆ ئەو کارە ناکە تۆ فکرەکەی تۆ ئەم پوڵە هەتایی نەسیبت ئەوێت بزانە تۆ حتا ئەگەر گەرەکتە خەدەماتە توریستی بدەی ئەو جار ئەوێتە شۆغڵت ماڵەکەت ئیتر ماڵێ نییە تۆتیا زندگی ئەکەی ژن و مناڵتی واتیا ماڵەکەی تۆ بەشێکی جگەی هەست ئەیکەیتە بدەن برەکفەست سۆحانە و تەختخاو جگێست لە ماڵەکەی خوات شۆغڵت ئەمەسە تۆ فقط جێگە ئەدەی وە سۆحانە ئەدەی وە توریست وەلی تۆ ئەم کارە ناکەی تۆ ئەو محیتە زندگیە وا لباسە ژێرەکانی ژن و کەنیشکەکەتی واتیا ئەو تەختخاوە وا خۆت و ژنەکە و جووت ئەوەنتەکە یەکتریا شەو هەر ئەوە ئەنیتە ئەختیارە مردم تۆ حەوزەیە کاری تەکە حەوزەیە خصوصی جگێ نەکردگەسۆ کارت کردگەسە حەوزەیە خصوصیە خوات بۆ ئەم کارتە پێکەن
بۆ تا سوحا دوای 5 ساڵی تر و 10 ساڵی تر وەختی دەوڵەتە ئێرانی هات لە ناو لادیەکەی تووە لە پەڕۆ سەرمایهداری هات لە پەڕۆ هۆتێلە گەورەی لێدا تۆی ئەحمەق دەهاتی عورزەی مقابڵەکردنە تەکیانەوێت نێسەدی تر بۆ چون تۆ لەبەرەوە خۆت ئەمتە قبول کردگە حەزی پێەکەی توریست بێت و حەزی پێەکەی بێت و شلوق بێت و چیت هەست خۆت چەشتە کریاگی ئیتر کاری ترە پێ ناکرێت قیامیشە پێ ناکرێت هیچ کامیانە پێ ناکرێت چەشتە بووگی خب ئەم تەماعە کە بە تۆیانداگە چی لە توا دروست ئەکات تۆ فێری یە پوڵێکی باد ئاوەردە ئەوی بە خەدەماتی کە ماڵەکەت ئەیدا بە دیگەران وردە ڕقابەت تێتانە دەست پێکا بزانە تۆ ئیستا خەڵکە مەریوانی نابینیت کە خەڵکە شارێکوێت بێت بێژە ئاغاگیان ئەم شاری ئێمە احتیاجی بە تەوسعە هەست توریزم بە شێکێسی بێن ئیستفادەی لێ بکەین هەر ماڵێ لە مەریوان ماڵی 100,000 تمەن بە تا بین تحت ناوە خەدەماتە شار و بوژانەوەی شار بوجەیەکی عمومی کە بتوانین خەرجێ گشتە مەریوانی بکەین بڕۆین مەراکزە توریستی دروستکەین تا توریست بێت حوزەی زندگی ئیجتیماعی مردمە مەریوان جگێکەینەوە لە حوزەی توریستی کردیانە نا ئیستا ئەحمە و تەقی و نەقی لە پاڵنگان و لە مەریوانە کەوتک لە گیانی یەکتری ڕقابەتەکەن ئەم میوان بدزێ ئەو میوان بدزێ ئەم ڕقابەتەوە لە میوان دزیاکەن وەختی میوانەکان فرە ئەوێ ئەمانە جێگەیان نامێنی یا کەمە و ئەوێ تۆ ئەمانە جێگە فرەتێرن شروعەکەن بە خەدەماتێکی تریش مەشروب تریاک ئینترتەیمنت گۆرانی هەڵپەڕکردان سەکس لەکێ لێدا فکرەکاتەوە بۆ چیشی بڕات مەشروب لە جێگەی تر بسێنێ خۆی مەشروبەکە بخە فکرەکاتەوە بۆ بڕوا فاحشە لە جێگەیەکی تربێری با کەنیشکەکەی خۆی و ژنەکەی خۆی پوڵەکەی بۆ دەربێرن گشتی ئەوێت و کارەخانەواتە ئەمە لە چ پرۆسەیەکا وات پێکەن لە 5 ساڵە لە 5 ساڵە من فرە کەسێک ئەناسم 20 ساڵە پێش فرە مردووە ئیستا لە خۆی بێشەرەفتر نییە ئیستا لە خۆی گەوالتر نییە عەمەلەن گەوادە بالفعلە جاران پێی محتەرەمێک من بۆ احترامم بۆی نییە چون نیشانەدا جارانیش کە پێی محتەرەمێک و محتەرەمنەوە فەرهەنگە جامعەکە وای هەڵگرت بوو کە محتەرەموێت ئەو وەختی شەنۆگە ئیستا پێشبینی ئایەندە چه شکلیە تۆ هەتایە تا مناڵەکە ناتوانی ماڵەکە بەیوەکریەوە خەڵکی ئەم 10 ملیۆن تمەن و 20 ملیۆن تمەنە کە گیرت دێت لە کناریە یەک عمر گەوادی و فاحشەگی ئەکەیتە میراتە خۆت بۆ نەوە و نەتیجەت و 20 ملیۆن تمەن و 20 ملیۆن تمەن و 100 ملیۆن تمەن 3000 پوند و 3000 پوند حتا ڕەگ و ڕیشە ئەڕوا گەوادە و فاحشەس ئەزانی بۆ چون دوای 400 ساڵ سەرمایەداری ئەمەی تۆی پێئێژی دەوڵەت هاربووگی بۆی کۆمپانیەکە وا هاتکە لە تۆ ئەم مەوجودە کەسیفە سەخیفە دروستکات تا مقاومەتە نەوێ وەختی ئەو تاڵانەکە تۆ لەقەنەوەشێنی جوتەنەوەشێنی دەستە مۆکە سوارە بوێ وەکو چۆن ئەسپ و کەر و قاتر دەستەمەوەکەن وەلێ گورگ دەستەمۆ ناکرێ سواری بوویت ناکرێ وات پێکەن نەکە ئەوەی کە ڕەوابەت بزانن ئەم قسە ئێمە یەکەین بەو معنانیە کە ئێمە ێژین مخالفین مردم تەفریحکا و هەڵپەڕێت و گۆرانی بێژی و ڕەوابەتە عشقی عاتفی بێت و تەئمینە نیازگە لە جنسیە خۆی لەگەڵ یەکتریا بکەن ناغەگیان ئێمە بەحس لە ئیجتیماعێکەکەین کە هیچ وەخت قودرەت پەیا ناکە ئێمە بەحس لە سەروەتێکەکەین کە هیچ وەخت ئیجتیماعێک لەسەر ئوسولە دروست و لەسەر ژیانە دروستە ئینسانی دروستی ناکات ئێمە بەحس لە مقاومەتە ئینسانێک ئەکەین کە لە ڕساڵەتە ئینسانیە خۆیە حفزە تەمامە لە زایزە خۆی ئەکا بەڵام شکۆ و سەروەری و دەسەڵاتە زیاتر و قدرەت و ئەمانە بۆ خۆی تێڵێتەوە بابا ئێوە حەچیشتە ئەیدەن لەزەت وە دەست بێنن لەزەتیش وە دەست نایرن
پس با بگەمە سەر سوعالە جددیەکە وا کردم خەڵکە کوردەوار کەج دانیشین و ڕاست بێژین 30 ساڵە پێش درۆزنی لە یەکترازان بێمحەبەتی ڕەوابەت پووڕی وابوو خەڵکە کوردەوار 30 ساڵە پێش مردم ئەمە بوون کە ئیمڕۆهن خەڵکە کوردەوار ئەو کەنیشکەی وا ئیمڕۆ سیلیکۆنی کردگە سەناوە لەشی لچی فوتێ کردگە چووگەسە دانشگا و هاتکەسۆ 50 دووس پسەری تاقی کردگە لە شارەکانی تریش لەش فرۆشیشی کردگە 38 ساڵیسی 39 ساڵیسی بڕۆن لێ بپرسن بزان حاڵی خاسە بزان حاڵی خاسە چی ئێوەی بە گەوادی کێشانگە ئەرتش ئێران ئاها فەتح بوو بن ئاخ کاوراتێت لە ناوی شاری سنە گاڵتەتان بۆ کات دەزەوە بۆ ما تەحتە ژنەکانتان پیاگ نییە لاکات و ئەمە چی کردی بەسیج کردی یا مەحرومیەتی کە پێیاندان بێ هەمە چیز و هیچ و پوچێکە کریان و ئیستە بە تۆئەمەیەک ئەتانگرن بە تۆئەمە 10 ساڵی تر ئەو پەڵەنگانە وا تۆ تێ هەڵەخیت و کاورای پەڵەنگانی کاول سەرمایەداریە کۆرپۆرێشنە ئێرانی هۆتلگەرە گەورەی توریستی تیاداخا تۆیش ئەوی تو جاکێشەکەی منتەقە گواب بێ کاورای پەڵەنگانی تۆ فکرەکەی ئەو تێڵەی تۆ لە ناو ماڵە ڕووستاییەکە تا نان بخۆی ئەو مەفڕە دەرامەدە تێڵێ تۆ بدوێ مارکس ئێژێت سەرمایەداری خوردە بورژوا پێشەوەران قەدیمی وەرشکەستەکایەن کاتە پڕۆلەتەر تۆ فکرەکەی سەرمایەداری تێڵێ تۆ لە توریزم پوڵ دەربێری لە پەڵەنگانە شەوێ 300 ملیۆن تمەن دەستوە دەست بکرێ تۆ بیکەیتە تەنکەی گیرفانە داهاتی ئەرێ تێڵێ ئەی بۆ تۆ خەریکە کاتە گەوات لە ئینسانێکی لە قەوەشێنی قەبگیر لە سەرمایەداری دانەیەکە دروست ئەکا خوی وەکو ئەو منتەقی وەکو ئەو پوڵ دەرتێری ئیستە من هۆتەلەکە ئەدەم جێخەوەکە ئەدەم تۆ ژنەکەی تەئمینکە تۆ کوڕەکەی تەئمینکە نەزەرت چییە؟ شتە خاسێکە ئێوەوە پێشچاوە خۆتان دیتان سەرزەمینە ئێمە بە تۆپخانەی توریزم جارێکی تر مەرحەلەیەکی تر فەتح بوو تەبریکتان بێژم باوەڕکەن ژیانە گەوادی ژیانە قەشەنێک نییە ها باوەڕکەن گشتانوە بۆ حران ئەگەن باوەڕکەن هیچ احترامێکتان نییە هیچ کەس وە بەشەر ناتانزانێ باوەڕکەن ئیتر خۆتانیش بۆ خۆتان احترام قائل نیەن کەسانێکی وەکو ئێمەش ئێوە بە بێڕێز و گەواد و فاحشە و هیچ احترامێکتان نییە قیمەتتان $10 فڕادەنە بەردەمتان و ئەوەی گەرەکیانەوە سەرتان تێرن بڕۆن تماشای فیلمە پۆڕنەکان بکەن کەنیشکێکی ئەمریکایی تێرن ئەمریکاییە چەرمگە قەراردادی بەسکە تفی تێەکەن ئەنوا و ئەقسامە کاری پێیەکەن ئەنوا و ئەقسامە بەرخوردە ناشیرینە قێرەئینسانی پێیەکەن وا حەیوان بە حەیوانی ناکە ئەمە چون قەراردادە و بازرگە نییە کەس دەنگی دەرنایی واتانە پێیەکەنە بڕۆنەوە پای دەردە دڵە جندەکان دانیشن وا کاورا پوڵیان پێدا لە ناو تەختخاوە هەر تەوهینێکیان پێیەکە ئستعمالیان ئەکا ڕۆژێ دەیان جا ڕۆحی ئینسانیان وردەوێ بڕۆن لە دڵە ئەمە قودرەتە ئیجتیماعی نایەتە دەرەوە جامعەیەکی بتەوی سروەتمەند نایەتە دەرەوە لە دڵە ئەمە نابوودی تێتە دەرەوە ئەوە جوکەر ها جنایەتهای مەخوفەکەن ها ئەها کاورا جەژنە ڕەمەزان چوو تەقەی کرد 5 نەفەری کوشت
بڕۆن هەر ڕۆژ لە سەفحەی حەوادسە ئەخوێننەوە کابرا ژنەکەی خاتە ناوە پرایدێک بنزینی پێ ئاکای سووتێنێ کابرا ژن و مناڵەکەی وە کەپسولە پیکنیک خەفاکە ئەمە سەمەرەیەم گەوادیەسە وا سیستەماتیک گرتکتانە سەبەرەوە بەو منتەقە کەسیفەی وا واردە زەهنتان بووکە بابی گیان گەرەکتانە کاسبی بکەن گەرەکتانە کاسبی بکەن قدرەتە ئیجتیماعی تەولیدکەن قدرەتە ئیجتیماعی تەولیدکەن فکر مەکەن بەچە زرنگن فکر نەکەن ئێوە فرە زرنگن ئێوە تەنهایی فرە زرنگ نیەن کەسێ نەیەڵێ ئێوە نان بخۆن نایاڵن نان بخۆن چون نە قدرەت وا لە دەستانە نە ئەبزار وا لە دەستانە نە هێزە ئیجتیماعین کاوران نەیگەرەکوێت تۆ لە مەریوانە شەوی ماڵەکە بەیتە کرایە و بەخشنامێ پێتی داخا چێو ئەکاتە ئاسینە کاری وا بکەی فکر مەکە فرە زرنگی حاڵیت بوو بیری لێ بکەرەوە بزانە ئەم 10 ملیۆن تمەنە دەریتێری قەرارە چیت پێ بکە ئێمە مخالفە ئەوە نیەن قدرەتە ئیجتیماعی لە خۆتان دروستکەن ئەسڵەن مخالفە ئەوە نیەین نیرویەکی واقعیون بەڵام بۆ ناون حەچیشتە ڕووکەشەکەی مەگرن ئێوە دەفعەیەتر بە تۆپخانەی توریزم هاڕیاگن ها بە ئێمە ڕەبتی نییە ئێوە تەختەخاوتان کێتیە ئەوەن وەلی با بزانن فرۆشە تەختخاو بوو بە شۆغڵەتان مردمانە بێفەخرێکن ها مردمانە بێغیرەتێکن ها مردمانێکن وا لە هیچ کوێی ئەم دنیا ئیتر دیاری ناکەون ها ئەمە خیانەتە لە حەق میراسێکی هەزاران ساڵە پێتان گەیگە ها هیچ گەوادێ لەم دنیا زندگی خۆشێ ناکات ها هیچ جندەیە لەم دنیا زندگی خۆشێ ناکا ها گەلە کۆمە مەکەن لە یەکتری لە بلاهەتا مەکەن تەوجیهی مەکەن بێشەرەفی خۆتان تەوجیهی مەکەن ئێوە نابود ئەون ها پێتانم وت ئاخێزە کوردەوارە سربەخۆ بێمنەتە بە ئێوە چون ئەزانێ مەسیرێک کە ئێوە ئەڕۆن بەرەو نابودیە یا نابودە نابود ئەون یا لەسەر مەسیرەکە ئەگەڕێنەوە کە گەڕیان و مەجبورن بوونە سەربازە ئەم مەتنە چون تەنیا ڕێگەیەکە کە توانین دەسی پێوە بکری تۆ هیچ ژێرخانێکی ئابوورید نییە هیچ نمودێک لەم دنیا نییە هیچ هێزێکی ئیجتیماعی نییە هیچ قدرەت و ئەبزاری نێ لە دەستا فقط مالکە لەشە خۆتی ئەویش کوناکانی بیان دەیوەکری حەچێکی ترە نییە ئەمە لە تۆ ئینسان دروست ناکات ئەها لە مەقولەی فێمینیزما ئێژن ژن ئێشێ بڕوا کارکە تاوا بەستەی پیاگنەوێ دەی بێ شەرەفینە ئێوە بۆ وا بەستەی دەوڵەتن ئەویش دەوڵەتە کۆرپۆریشنی دەی بێ شەرەفینە ئێوە بۆ مالکیەتان لە دەستداگە تەمامە قدرەت و سەروەریتان لە دەستداگە تەمامە هێز نظامی خۆتانتان لە دەستداگە وابەستەی مطلقە کۆرپۆریشن و دەوڵەتە بونگاهیە ئێرانین لەگرا حەپەتان نایێ بەڵام لە فێمینیزمە حەپەتان تێ تا ژنەکە بکێشنە ناو بازاڕەکار چۆن لەوێ حەپەتان نایە لەگراتێ ئەوەی کە من ئێستا پێتانم وت تێتە دی ئێوەیشێ لە خۆتان سوالکەن تا ئێستا بۆچی سەرمایە نەهاتگە وە بەشە توریزم بگرێتە دەسی و بەری داگە تۆ بیخۆی بۆ کاراکە نەفەهمە ساڵە 2003 دەوڵەتە ئەمریکا بە
کۆمەکە سیاسەتەکانە خانۆمە گێرتۆرد بێڵ شروعی کردە بەشکردنە پالتە دولار و دروستکردن ڕئیس عەشیرەتە ساختە لە تەریقە حکوومەتە حەلیم. لە سەیسایەق گردە هەماییەک بوو ئەوانەی سەر بە پارتی بوون مەعاشیان نەدریا و کاورا هاتوو ئەیوت با ئەمانە پێشمەرگەی دیێری نەبوون خۆ بەتانەیەکیان داوە بەم خەڵکەن. تەمامە ئەوانەی بەناو پێشمەرگەی دێرین خەریکن حقوق ئەگرن یەکیان پێشمەرگەی دێرین نەوگە درۆکەن. نەوەی کە پارتی و یەکێتی نازانێمە سیاسەتە بابە ئامریکا و دەوڵەتە ئێرانە ئەم مەردمە مفتخۆر بکەن. بزانە تۆ 100 میلیارد دلار خەرجە سەرزەمینێگەکەی تا مەردمەکەی ئەەکەی تۆ پەز و مانگا. تریلیۆن دلار لە پەز و مانگایانە دەرتیری. چون ئەمانە کاسبی نازانن، چون نەفەرێکن و هێزە ئیجتیماعی نیەن، چون سەران و ئیلیت و ڕەهبەریانیان نەوگە، کاورا ئەژی من چ کارم چ تەسیرێکم ئەس با 500 دلار بگرم. بەرە با بڕۆینە بەرەو زەرفە ساڵانە ئاتی بندیوارانە و پێشمەرگەی دێرین و تەقاعودە پێشمەرگایەتی و پێشمەرگەی ئەیلول و ئەمانە نامێنێ. وەلێ چی بەجێ ئەمێنێ؟ بڕۆن تماشای خەڵکە سەیسایەق بکەن وا هاتنە دەرەوە NRT فیلمی لیان گرکە کاورای مێزەرە وەسەر پیرەمەردێکە. من پیرەمەردی ئەو ساموا لە بیرا فرە مەردوون فرە گەورەون. باوەڕکەن وایان پێم کردگە احترامم بۆ کەس نەماگە. من ئەوسا بۆ ڕیشی چەرمەگ و قژە چەرمەگ احترام قائلم. تف لە شەرافەتە نەداشتەی ڕیشە چەرمەگە، تف لە کەرامەتە نەداشتەی قژە چەرمەگە، تف لە وجودە نەداشتەی گەورە پیاگی و بێشەرەف. وا بۆ 300,000 دینار وەکو ئەنتەر ماخولیانە گرکە چیت و ئەڕۆی. بۆ لە خۆتە نەپرسی نەفەهم ئەم پوڵە مفتە بۆ ئەدەنوەتۆ تا ئاواتۆ لە سن 70 ساڵەگیا ئەم تۆهینانەی من بەخۆت بسێنی. ئینسان خۆی بۆ خۆی ئەحترامە سێنێت. ئێوە حەبچی شتە بێتامتان کرد. ئەحترامە ئێمەتان بە ڕیشە چەرمەگ و پۆپە چەرمەگ و پیای گەورەیش نەهێشت. ئەوە نەمانە پیای گەورەی سەخیفتی. بە 100 میلیارد دلار وایان پێتان کردە. بە 100 میلیارد دلار. وەلێ جیل لە دوای جیل ئەوە جیل لە دوای جیل فاسدە بنە فاسدە بنە کاولە بنە فاحشە بنە فاحشە بنەخات. ئێوە حەقتان نییە بە قودرەتە ئیجتیماعی ئێمە وا بکەن. حەقتان نییە نەهێڵن ئێمە گەورەوین. حەقتان نییە نایەڵن ئێمە سەروەتمان بوێت، قودرەتمان بوێت، هێزە گەورەمان لەم دنیا بوێت. بۆ واکەن، بۆ واکەن، بۆ هار بووگن، بۆ ئەوەنە سەخیف و هەرزان قیمەتن. ئێوە بە پێشچاوە خۆتان ئەوێنن دەوڵەتە ئێرانیە شیعەیە مەلای یەهودی بە 1 ملیۆن دلار بوجەی توریزم خەریکە گەشتتان ئەکاتە گەواد. یەک مقاومەت ناکەن. هەروە کە گشتانی کردە کۆڵبەر. متوەجێون لذا بە پێشچاوە خۆتان دیتان ئەوەی خەریکە ئەم مەردمە ئەگۆڕی و فتح دووبارەیەکات چ بوو؟ مەحرومیەت، ساقتکردن، هیچ و پوچکردن و بێمەسرفکردنی لێو دوا فڕەدانە لە تەنانێک تحت ناو شغڵە جەدید. مەفەڕێکیان لە نان خواردن بۆ ئەەکەیت و کە چیان بکەی کە خویان بگۆڕی، کە بیان کەیتە گەواڵ، جندە، فاحشە، هەرزان قیمەت، مفت. متوەجە بوون؟
سەرزەمینی وا فەتحەکری حاڵیتان بوو نە بە کوورشە کەبیر و لەشکەرەکەی دەوڵەت وادا ئەنری حاڵیتان بوو نە بە سپاهە ئەسکەندەرەمە گشتی چیرۆکە ئەوە فەتحەکری دیتان چۆن فەتحیان کردن خۆتان تەجاوز وە خۆتان ئەکەن خۆتان ئەو نۆ گەوات دەرسیاندانە نیاگە بۆتان لە وەسفە گەوادیاها ئەمە لەن شەرایتەکەی دروزەکەن خوات بێی وەسفە گەواییکەی هەڵید بوو تجارەت یعنیشی ئەو تاجرە تۆ تاجر نییە ئەو ئەزانێ سەرمایە گوزاری یانی چی تۆ نازانی سەرمایە گوزاری یانی چی ئەو ئەزانێ چۆن لە قودرەتە ماڵی استفادەکە تۆ ئەڕۆی سیلیکۆن پێ خەیتە ناوە خوات ئەو تۆ وادارەکە سیلیکۆن بکەیتە ناوە خوات ئەو سیلیکۆن دروست ئەکا تۆ ئستعمالی کەیوە تۆ ئەیکەی پس ئێوە پێشچاوە خۆتان دیتان ئەم بەشە قەومی ئیتنیکیە جارێکی تر خۆی گۆڕیاوە بەچی بە مناسباتە سەرمایەداری نە بە هیچێکی تر نە بە هیچێکی تر دەی بڕۆی سەتەکە مردمە قسە بکە جفتەک ئەوە شێنیت جفتەک ئەوە شێنی ها لە پشتە چی حەقمانە و ئینسانین و نانمانگەرەک و کارمان نییە و ئنگاری من مقەسرم کە ئەو کاری نییە دەی تۆ لە بێکاری شاخوات مقەسری بێتەفاوتیت مقەسرە تەسلیم بوونە مقەسرە تۆ خۆتە داگەسە دەسە قەدەرە دەوڵەتە ئێرانی تۆ خۆت پانە کردگەسە بۆ دەوڵەتە ئێرانی تۆ خۆت بوویتە باعیس تۆ نە شۆڕەشە کردگە نە قەهرەمانی نە مقاومەتە کردگە نەکردگە تا بەم کاوە لە یەگەیگیری تۆجیهی نێ لە پشتا کار ئاخیزیانیش ئەمە نیە بەشان و باڵتانە هەڵدا ئاخیزیان خۆی مردمە ئێمە گەرەکمانە سەروەرترین ئینسان ئەم دنیاوین ئێوە نەیاڵن ئێمە خۆمان پیاگا لە گەورەیەکی نا مردمەکەمان سەخیفە ئێمەی بچوو کردگەسەوە سەخافەتە ئێوە ئێمەشی بچوو کردگەسەوە ڕەزاڵەتە ئێوە ئێمەشی بچوو کردگەسەوە هەرزان قیمەت بوونە ئێوە ئێمەشی بچوو کردگەسەوە پس ئەمە شەرایطە مادیەک بوو کە ئێوەمانان دیتان ئەمەلەن لە تەیە 20 ساڵە ڕابردوو دەوڵەتە ئێرانی چی بەسەرەمانە هاورد ئێوە دیتان حکوومەتە حەلیم لە 2003 تا ئیستە بە موچە چی کرد بەمانە لایەوە خۆش